کەسایەتیەکی خانەقینە و لە ساڵیادی ڕاپەڕینی شارەکەیدا لە وێنەی لیوا حسێن مەنسوور دەڕوانێت کە پلەدارێکی بەناوبانگی خانەقین و برایەتی. محسن مەنسوور دەڵێت خانەقینیەکان نیگەرانن لە دەسەڵاتی عێراق کە ئێستا باڵادەستە بەسەر شارەکەیاندا. وەکوتم خەڵکی دوعاەوەکە کە تەمەنی بمێنێن ڕۆژی دوای ئەمە ببینە، چۆن زمانی بەعس دوعاەوەیان کرد کەوتیان ڕۆژێک لە تەمەنمان بمێنەوە خانەقین بە ئازادی ببینین. بەداخەوای سەر ڕۆی ڕەنگە خەڵک لە هیچی تیانە، بەڵام زەبروزەنگ زۆرە لە خانەقین، لە دایرەکانە لەگەڵ خەڵکە، بەڵام خەڵکە دڵی لە لای کوردە و لە ڕۆژی 11 سێی ساڵی 1991 ڕاپەڕین خانەقینی گرتەوە، بەڵام شارەکە تەنها شەو و ڕۆژێک لە ژێر دەستی کورددا بوو، دواتر حکوومەتی بەعز کۆنتترۆڵی کردەوە. لە ساڵی 2003 جارێکی تر خانەقین لەلایەن کوردەوە کۆنتترۆڵ کرایەوە و 14 ساڵ کورد حکومڕانی بوو، بەڵام لە 7 ئۆکتۆبەری ساڵی 2017 عێراق خانەقینی گرتەوە و تا ئێستا لە ژێر کۆنتترۆڵی عێراقدایە. خانەقینیەکان نیگەرانن لەوەی کورد نەیتوانیوە پارێزگاری لە شارەکەیان بکات. داخی ئێمە لەوایە کە جارێک و دوانوسیان دووبارە ئەکەوینەوە ژێردەستی کەسانێک کە خاوەنی ئەم شارە نین. هەڵبەتە خەمخۆریەکەی ئەبێ بە جۆرێک بێ کە خۆمان ئاوڕی لێبینەوە، خۆمان خەمی بخۆین، لایەنە سیاسەکان خەمی لێ بخۆن، حزب و لایەنە کوردیەکان خەمیەوەیان بێ کە ئەم ملەتە لەگەڵ ئەوانایە بووە وێڵیانەکەن، بووە سەرگەردانیانەکەن و لیان دوورەکەونەوە. زۆربەی دانیشتوانی خانەقین کوردن. سەرباری بوونی ئاڵای کوردستان و ئاڵای لایەنە کوردیەکان بە شوێنە گشتیەکانی شارەکەوە، بەڵام دەسەڵات لای هێزە عێراقیەکانە. ئێستا بەڕاستی خەڵکی ئەو شارانە بەتابەت کەرکووک و خانەقین سەیرەکەی متمانەیان بە سەرکردایەتی کورد نەماوە، بۆ ئەوی جارێکی تر ئەگەر کورد بگەڕێتەوە دڵخۆشی و دڵنەواییان هەبێت لەو شارەیە. محسن مەنسوور دەڵێت هەرچەندە عێراق لە خانەقین باڵادەستە، بەڵام دانیشتوانی شارەکە دڵیان لای کووردە. جێی داخ ئەوەیە کە هەر سەرکردەیەکی سیاسی کورد نازناوێکی دانا بۆ ناوچە دابڕێراوەکان. لە هەموو ناوەکان گەورەتر ئەوەیە کە بڵێ بێنازەکانن، ناوچە بێنازەکانی کوردستان، چکو بەداخەوە کەس ئاوڕێن لێ ناداتەوە، نە بە حکوومەتی هێرێمە، نە بە قیادەی سیاسی کوردەوە، نە بە کیانە سیاسی و لایەنە سیاسیەکانیشەوە. لە ڕاپەڕینی ساڵی 1991ەوە تا ئەمڕۆ کورد دووجار خانەقینی کۆنتترۆڵ کردووە و هەردوو جارەکە لە دەستی دەرهێنراوە، بەڵام ڕوون نییە جارێکی تر دەرفەتی کۆنتترۆڵکردنەوەی خانەقین بۆ کورد دەڕەخسێ یان نا. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، خانەقین.